قەیرانێکی گەورەی بێمتمانەیی هەرێمی کوردستانی داپۆشیوە و درزێکی گەورەی لە نێوان خەڵک و حیزبەکاندا دروست کردووە. قەیرانەکە گەیشتووەتە ئاستێک لە سەرەتای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا. حیزبەکانی هەرێم نکۆڵیان لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە دەکرد، بەڵام خەڵک دەیگوت کۆرۆنا هەیە. ئێستا کە کۆرۆنا بڵاو بۆتەوە و حکوومەت و حیزبەکان داوای خۆپارێزی لە خەڵک دەکەن، خەڵک دەڵێت کۆرۆنا نییە. هاتنە کوردستان بینیانم یەکی جووتی قۆندەری چبرز لە پایانەوە ئارەقی کردوور پایانە شیڕێ هاو یەکی جانتایەکی شڕ. ئێمە کردیانمانە ئەو پیاوە، ئێمە کردیانمانە ئەو پیاوە فەرشی سووریان بۆ داخن و ئیستاکێ ئەوان بوونە دە دژمنی ئەم ملەتە دەی کاکەگیان لە 91 سەرۆت و سامانی ئەم خەڵکاون کاکە چیدان بردووە بیوەن بڕۆن وازمان لێ بێرن با بخوام خەڵکە بشی. بێمتمانەیی لە هەرێم گەیشتووەتە ئاستێک، خەڵک متمانەی بە حیزبەکان نەماوە، حیزبەکانیش لە نێو خۆیاندا متمانەیان بە یەکتری نییە و هەمیشە لە ململانێ و ناکۆکیدان. دۆخێکی وای دروست کردووە لە ڕابردووە ئەو هەموو بەڵێنە ئەو هەموو زایداتە بە پرسە سیاسی بە پرسە ئینسانیەکانەوە وای کردووە کە خەڵک بێگومان هیچ متمانەیەکی نەماوە، چونکە ئەمانە جگە لە خەمی گیرفانی خۆیان جگە لە خەمی مانەوە لە دەسەڵاتە هیچ ئامانجێکی تریان نییە، بۆیە طبیعیە لە دوای 29 ساڵ خەڵک هیچ متمانەیەکی بەمانە نەبێت. حکوومەت و پەرلەمان حیزب و بەرپرسەکان بە سەرچاوەی قەیرانەکانی هەرێم دەزانن. حیزبەکانیش حکوومەت بە لاوازکردنی پێگەیان لە نێو جەماوەردا تۆمەتبار دەکەن. دۆخەکە خەریکە وای لێ دێت جیاوازی لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆندا نامێنێت، هەمویان وەک یەک هێرش دەکەن. سەرکەوتنی بڵین تیمی ئێمە لە حکوومەت سەرکەوتنی حزبەکەمانە لە بەرامبەریشە، ینی خراپ ئەدای حکوومەت کە ئێمە بەشێکی لەو حکوومەتە ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە خەڵک بێ بە ماینیگەرانی خەڵک یانەوە کێ جناب دەڵێ متمانە لە بینی ئێمە و خەڵکانەمێنێ. بۆیە ئێمە بەوەی ئەبینین ینی نەمانی متمانە لە بینی خەڵک و یان لە بینی جەماوەر و حزب بەڕاستی لە کۆتاییە تۆ حزب چییە؟ حزب پێویستی بە خەڵکە. ئەگەر حزب خەڵکی لە پشت نەبێ و پشتیوانی خەڵک نەبێ و لە بانگەشە هەڵبژاردنەکە لە ببوورە لە هەڵبژاردنە نەتوانێت دەنگی خەڵک و سۆزی خەڵک بەدەست بێنێ، ئەو کاتە حزبیش بوونی نابێت. لەبەرەوە پێویستە حزب و جەماوەر تەواوکەری یەک بن. سەرباری ئەو قەیرانە گەورە بێمتمانەیە، حیزبەکان هێشتا تووڕەیی خەڵکیان بە هەند وەرنەگرتووە و لە قۆناغی یەکتری تۆمەتبارکردندان. دیارە سەرەتاوە بڵین نەمانی متمانە لە نێوان هاوڵاتی و دەسەڵاتدارانە بەگشتی و دواتریش لەگەڵ حیزبەکانە گەشتووەتە ئاستێک ئێمە لە هەڵبژاردنەکانە بینیمان 130 بەشداری بە هەڵبژاردنەکانەکە کە پرۆسەیە کە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە. لێرەوە ئەبێ سەیری کێشەکە بکەین کە خەڵک متمانەی نەماوە بە دەستەبژێر و سیاسیەکانی ئەم وڵاتەوە پێی وایە ئەمانە هەرێکێک بۆ بەرژەوەندی خۆی ئیشەکەن. ئێستاش گەشتووەتە حاڵەتێک کە بۆ نەخۆشیەکی کوشندەی وەکو کۆرۆنا کە هەموو جیهان لێ ترسێ و خەڵکی خۆپارێزی لێەکە، خەڵک ئەسڵەن ناترسێ لەم نەخۆشیە چونکە ئەم سیاسانە بانگەشەی بۆکەن. لە کاتێکدا حیزبەکان سەرقاڵی تۆمەتبارکردنی یەکترین بە خوڵقاندنی دۆخی ئێستای هەرێم، ناڕزایەتی و تووڕەیی خەڵک لەو پەڕی کوڵاندایە. خۆشبەختانە خەریکە هیوا لە لای خەڵک دروستە بێتەوە، خەریکە ئێستا دەسەڵات هیوای بەوە نامێنێت کە بتوانێت درێژە بە حکومڕانی خۆی بدات. پێویستە لەم قۆناغا خەڵک نزیکی یەکتر بێ، پشتیوانی یەکتر بێ لە چوارچێوەی وتارێکی سیاسی پرۆژەیەک مەبەستم حیزبێکی تازە نییە، لە چوارچێوەی خەمێکی گشتیە کۆ ببینەوە و ئەو جادو و سەحرەی کە لە ڕابردووە دەسەڵات کردوێتی کێشەی لە بینی مەسەلەن لایەنگیری یەکێتی و گۆڕان و یەکگرتووەوە حیزبەکان ئەو کێشانە کە لە بینیانە دروست کراوە ئەم کێشانە بێ خەڵک خۆی نەیەڵێ. هاوکات لەگەڵ قوڵبوونەوەی قەیرانەکانی هەرێم و سەرهەڵدانی ناڕزایەتیەکانی خەڵک، نێوان حیزبەکانیش تا دێت ئاڵۆزتر دەبێت. ئەمەش وای کردووە هەنگاوی پێویست بۆ باشکردنی دۆخی هەرێم نەهاوێژرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.